زانیاری لەفەوەچە ئەتناڵەکەلاردا بەڵێ بەیانی باش ئەمڕۆ کەشوهەوای گەرمیان کەش ئاسمان ساماڵەوە خۆرەتاوەوە بە پلەی گەرمی لە نێوان 23 بۆ 25 پلەدایەوە بە پێی هۆبەی کەشناسی ناوچەکەش پێشێ پێنجشەممە و هەینی شەپۆلێکی بارانبارین ڕوو لە قەزای کەلار و ناوچەی گەرمیان بکات و تایبەت بە زانکۆلاین ژمارەی خوێندکار گرفتیان هەبووە لە پڕکردنەوەی فۆرمەکانی زانکۆلاین بە تایبەت لە وەرگرتنی نمرا و نووساوێکیان ئاراستی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوچەکە کردووە بۆ ئەوەی لە نزیک کات تاوەڵامیان بدرێتەوە کە ماوەی زانکۆلاین ماوەیەکی دیاریکراوە بۆ ئەوەی کە کێشیان بۆ دروست نەبێت لە ئایندەدا و بەخشێکی کەناڵە لۆکاڵیەکانیش دەستنووری گەرمیاندا هەیە و کۆمپانیایی کە هێناوێتی لەسەر مەسەلەی نرخەکەی لە نێوان ڕێکخراوەکان و ئیدارەی ناوچەکەدا ڕێک نەکەوتون بۆ ئەوەی بتوانن جیاز پەخشەکە وەستاوە لەبەرەوەی کە جیازەکە نرخی گرانە ئیدارەی ناوچەکە و ڕێکخراوەکان داوایان کردووە کە پەخشەکە لە ناوچەکەدا نەکرێت تاوەکو کۆمپانیاکە ناچارەکرێ بە کەمکردنەوەی نرخی ئەو ئامێرەی کە بۆ ماڵان ئەفرۆشێ و کەناڵە لۆکاڵیەکانی هەرێمی کوردستانی پێوەرەگیرێم. سەبارەت بە دەنگۆی ئازادکردنی سوڵتان هاشم لەلایەن حکوومەتی عراقیشەوە ڕێکخراوەکان و چالاکوانانی مەدەنی شەقامی گەرمیان بە تایبەت کە سوکاری ئەنفال بەڕاستەوخۆیی بە ناڕاستەوخۆیی نیگەرانی خۆیان دەربڕیەوە و بڕیارە ئێواری ئەمڕۆژ گربوونەوەیەک لە گوندی دێبنەی مەزاری ئەنفالەکان لە ناحەی ڕزگاری ساز بکرێ لە بەرامبەر ئەو هەوڵە یان دەنگۆی ئازادکردنی سوڵتان هاشم گەورە تۆمەتباری تاوانباری دۆسیەی ئەنفالی ساڵی 1970 کوردانی هەرێمی کوردستان. بەڵێ سپاس بۆ پێم لێرم مەریوان حەسەن و